لە بەشی دووەمی بەرنامەی ئیسلام و پێکەوەژیان پێتان شادەبین لەگەڵمان بن. مامۆستا حاڵەتێکی کەش هەیە جەلیبۆن، ئەو جەلیبۆنانەی کە لە مارکێت و شۆپەکان ئافرۆشێ لەگەڵ سێڤەندەی ئەمانە نیسبەتێک ئەڵێن هەیانەدەی نووسراوە حەڵاڵ، جەلیبۆنی حەڵاڵە و هیچ شتێکی کەی تێ نەکراوە، یعنی جەلەتین ببەستە جەلاتین. بەڵێ ئەمە چۆن شی بکەینەوە، چۆن حەڵام و حرام و خۆی هەرچەند ئەمە بابەتەکە دوو بابەتە. بەڵێ ئەمەش بڵێ هەر بابەتی خواردنە. بەڵێ هەر بابەتی دیارە جەلەتین من ڤیددیوەکم هەیە دەسەرەوەی کە جەلەتین حەڵاڵە. جەلەتین چەوریەکە بەسەر ئێسقانی ئاژەڵەوەیە، ئێتر ئەوە ئاژەڵە ئایا ئاژەڵەکە خۆی حرام بێ یا ئاژەڵەکە خۆی حەڵال بێ گۆشتەکەی. طبعاً ئەوانەیە کە گۆشتیان حەڵاڵە بەعام حەڵاڵە، بۆ نمونە گۆشتی مانگایە، گۆشتی حیوانە بەوانی کە حەڵال کران. هەندێک هەیە پێوتە جەلەتینی بەراز، ئەوەی کەی بەراز. لێرە ئێمە قاعدەیەکمان هەیە لە فقه پێوترێ ئەلیستیحالە، تەحویلکردن. شت هەیە بە تەحویل حرامە بێ حەڵاڵە خۆی، هەندێکیش هەیە حرامە حەڵاڵە بێ. بۆ نمونە ئێمە گەتری حەڵاڵە بیگەنێنین چییە بێ؟ بێ بە عەرەق. ژۆ ئەبێ بە عەرەق، هەتا لە خودی خورمایە شاڵێن عەرەق دروستەکرێ، ئەمە خۆی لە ئەساسی شتەکە حەڵاڵە، تەحویل بۆ بۆچی؟ بۆ حرام. هەندێک شتیش هەیە حرامن تەحویلە بن بۆچی؟ بۆ حەڵاڵ، بۆ تەرکیبەکەیە گۆڕێ. وی عولەما قاعدەیەکیان هەیە لە قاعدەیەکی فقهیە ئەفەرمون الحكم يدور مع علته وجودا وعدما. هەموو حکمێک لەگەڵ عیلەتەکەیەتی، ئەو عیلەتەی چی بوو یا ئەو عیلەتەی چی نەبوو حکم لەسەر ئەوە درێ. کاتی خۆی عیلەتێکی هەیە بۆ حرام بووە، ئێستا ئەو عیلەتە گۆڕاوە بۆ شتێکی تر، تۆ حکم لەسەر شتە تازەکە دەینەک لەسەر ئەساسە کۆنێک. بۆ نمونە ئێمە ئێستا یەکێ لەو شتانە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێ ماڵێک هینێکیانە بێت، بەرخێکیانە بێت، مردارە بێت، ئەڵێ بۆ ئیسفادەتانەکەن پێغەمبەر خۆ مردارە بووە، فەرمێ پێستەکەی بێن خۆشەیکەن، کە خۆشە بوو تەحویلە بێت لە گۆشتەوە. بۆچی؟ بۆ پێست. لێرە ئەبێ بە قایش یا بێ بە مەشکە، بێ بە کونە. ئەو تەحویل بوونە چییە کات؟ حەڵاڵێکە. ئەمە پێوترێ ئیستیحالە. بۆی عولەما ینی زۆریان نووسیوە لە فقه لەسەر مەسەلەی ئیستیحالە کە هەموو شتێ ئەگەر ئەساسەکەی پیس بوو تەحویل بوو بۆ مادەیەکی تر حکم لەسەر تازەکە درێنە لەسەر کۆنەکە. چۆن ئێستا شتی وایە حەڵاڵە حرام بووە، حکم لەسەر کۆنەکەی نادرێت، حکم لەسەر تازەکەی درێت کە حرام بووە. ئەویش وەکو بۆ منەوەکو ترێگەناندن کە بێتە عەرەق. جا لەبەرەوە جەلەتیت بە هیچ شێوەیەک هیچ حرامبوونێکی تیانی ئەوەی کەوا لەی بەرازە ئەوەی کەواین. دوای ئەمە هەر قسەی من نییە، وەکو بەداداچوێنی فقهی من لجنەی طبی سەر بە مەجموعی فقهی عالەمی هەیە لە جدە کە ئێستا من مجەلەدێکم لایە کە دەرەکرێت. ئەمە ئەبێ مجەلەدێکی زەخمە. لجنەی ئەم هەمووی دکتۆری تایبەتیانە مەجموعی فقهی عالەمیە سەر بە منەظەمەی مؤتەمەری عالەمی لە جدە لە سعودیە بەسرێ. دکتۆرەکان هەمان ئەو ڕێیان هەیە کەوا ئێستا من باسیەکەم بۆ جەنابتان کەڵێن ئەمە مادەکەش گۆڕاوە کە مادەکەش گۆڕا حکمە شەریعەکەشی گۆڕا. خۆشەویستان، وەک مامۆستای خۆشەویست باسی کرد، هەچ گۆڕانکاریە لە جەلیبۆ نابێ یاخود ئەوانەی کە ئەچن بۆ مارکێتەکان ئەو مناڵانە کە لێنە نووسراوە حەڵاڵ، بەڵام لە هەمان کاتی شتێکی ئاسایی خواردی. بەڵام ئیسان تا ئەوەی کە نووسراوێ حەڵاڵەکە حەڵاڵەکە بخوا باشترە، بەڵام وەکو ئەوە مامۆستا فەرمووی شتێکی ئاساییە و حەڵاڵە. بەڵێ خۆشەویستان، باسی لە لەم دوو بەرنامەیە باسی حەڵاڵکردن و حرامکردنی ئەو خواردنانەمان کرد کە خەڵک لێی ئەترسێ، یاخود هەندێک بابەت هەیە کە حەڵاڵە ئەو پێڵێ حرامە و بەو جۆرە نییە. پێمان خۆش بوو بابەتی جەلیبۆن لە بەرنامەیەکی تایبەتە باسکەین و ئیشەڵا بۆ بەرنامەی داهاتوو باسی بۆنەکانەکەین، باسی جەژنەکانەکەین، ئەو جژنانی کە ئینگلیزیانە قەومەکانی تر هەیەە. تا بەرنمەیەکی کە لەگەڵ مامۆستای خۆشەویست مامۆستا یاسین گەڵاڵی ئەتوانم بڵێم زانایەکی کورد بەڕاستی، کە زۆر لێکۆڵینەوەی هەیە بۆم بابەتانە، زۆر بەوردی لەم بابەتانە کۆڵێتەوە ئەنجا ئەتوانێ دەست بۆ بابەتانە بەرێ. بەڕاستی دووبارە سپاسانەکەم کە بینەرمان بوون، سپاس بۆ مامۆستای خۆشەویست کە لەگەڵ تا بەرنمەیەکی کە خوای گەورە یارویاوەتان.
کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4